سڵاتان نەبێ و ئەو کاتان باش بێنەرانی تلڤیزیۆنی پەروەردەی هەولێر. پەروەردەی هاوسەرخ کارامەیی و کوالێتی دروشمی چوارەمین کۆڕبەندی پەروەردەی هاوسەرخە. ئێمەش لە میانەی ڕووماڵکردنی کارەکانی کۆڕبەند میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەگەز ڕەشید بەڕێوەبەری گشتی دیوان لە وەزارەتی پەروەردە دەکەین. مامۆستا گیان زۆر بەخێر. زۆر سپاس کاک شێرزاد. مامۆستا گرنگی کۆڕبەند و هەروەها ئەو ڕاستپارانەی دواتر کە دەکەونە بەردەستی پەروەردەکاران خۆی لە چیدا دەبینێتەوە؟ زۆر سپاس. بێگومان یەکێک لە پرەنسیبەکانی هەر کۆڕبەندێک لە دنیا کۆکردنەوەی ئاڕای جیاوازە لەسەر پرسێکی تایبەت و دواتر گفتوگۆکردنە لەسەری و کردنە بە ڕاستپاردە بۆ ئەوی شوێنی معنی بۆ پلانی استراتیژی خۆی لە کورتخایەن لە مامناوەن لە درێژ جێگەیان بگاتەوە. وەزارەتی پەروەردە بۆ چوارەمەی ساڵ کۆڕبەندی پەروەردەی ساز کرد. ئەمڕۆ خۆشبەختانە بە سەرکەوتووی کۆتایی پێهات. بابەتەکانی ئەم ساڵ خۆتان ئاگادار بوون لە بواری ژینگە، لە بواری کارامەیی، لە بواری داهێنان، لە بواری خوێندنی پیشە و ئەکریتیشنی پێنج پانێڵ بوو. خۆی دۆزیەوە کە کۆمەڵێک کەسی پسپۆر ئەوانەی کە باگراوندێکی قۆڵیان لەو مەجالە هەیە گفتوگویان کرد. دواتر لە سکرتاریەتیان ئەو سکرتاریەتی کە لە وەزارەتی پەروەردە پێکاتوە کە بەندە سەرۆکایەتی دەکات تێکرای ئەو ڕاستپاردانە کۆ دەکەینەوە و دەیدەینە بەردەم دەستیان بەردەست جەنابی وەزیر بۆ پەسەندکردنی و دواتر لە بێتە بەشێک لە ئەجێندا و بەشێک لە میکانزمی ئیشکردنی وەزارەتی پەروەردە. بیرتەخەمەوە کە ساڵی پار ژیری دەستکرد ناونیشانی کۆڕبەند بوو. دوو ڕۆژی خەیاند ژیر دەستکرد خۆتەزانی کە یەکشێکە لە ئەو بنەما سەردەمیانە نوێیانەی کە شانبەشانی تەکنەلۆجیا، شانبەشانی خوێندن، شانبەشانی بوارەکانی تر دەڕوات لە وەزارەتی پەروەردە ئیش لەسەرکرا. ئەمە لە پیجی فۆڕم هەم بڵاومان کردەوە، هەمیش باڵێن ڕوخساری بەشێک لە ڕوخساری ڕنگدانەوەی لەسەر وەزارەتی پەروەردە هەبوو. بۆ نمونەی قوتابخانەکەم کە ساڵی پار فەیسی یەکەم یان ڕوخساری یەکەمی ڕاگەاندرا، ئەم ساڵ زیاتر قوڵتر جێگای ژیر دەستکردکرایەوە. تەمان ژیر دەستکرد هەر بەتەنها لە مەجای قوتابخانەکەمنا، پرۆژێ قوتابخانەکەمنا، بەڵکو لە بوارەکانی تریش بێگومان ئیشی لەسەرەکرد. بۆ ئەم ساڵیش ڕاستپاردانە لە بەیانیەوە کۆ دەکرێنەوە و دەبنە بەشێک لە میکانزمی ئیشکردنی وەزارەتی پەروەردە. مامۆستا ڕەگەز لە کۆڕبەندەکانی تر لەو کۆڕبەندەش بە تایبەتی بابەتەکانی ژینگە و دەستی کار و هەروە دروستکردنی قوتابیە کە دواتر لە پسپۆڕیت خۆیدا کارێک ئەنجامدات و بێت بەشێک لە بازارکردن، ئەوانە چۆن ئیشی لەسەر دەکرێت؟ یعنی ئەو بابەتی پێویستی زەڕوی هەنووکەیە یاخود ئێوە وەکو وەزارەت ئەو بابەتانە چۆن دێنە بەرباس و چۆن ئیشی لەسەر دەکەن؟ هەموو ئەو ناوانەی هەموو ئەو بابەتانەی کە باست کرد بابەتی سەردەمیانن. ئێستا خوێندن ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری زیاتری بەسەردێت. ئەو خوێندنێک کە ئەم ساڵ دەیبینیان، ئەم مەوسیمە دەیبینیان، ئەم چەند ساڵی دوایی دەیبینی جیاواز لەگەڵ ساڵەکانی پێشتر بە هەموو ڕوخسار و میکانیزم و ئیشکردن گۆڕانکاری بەسەرداهاتەوە. تۆ بینە پێشساوی خۆت ڕۆژێک لە خەو هەڵسی ئیتر قەلەم نەمابێت. خەڵک یان قوتابی بە تایبەت جەنەرەیشنی نوێ پابند بێت بە ئایپاد، پابند بێت بە تەچینگ لە مەجای تەکنەلۆجیا. بۆیش ئەو وەزارەتەی یان ئەو دام و دەستگا و دامەزراوەی لە دنیا کە ئاگای لە ئیشی نوێ جەم و جۆڵی نوێ نەبێت بە پاشەکەوێت. وەزارەتی پەروەردەی حکوومەت هێرێمی کوردستان بە تایبەت لەو کابینەیە هەرزوو هەستی بەوە کرد کە گۆڕانکاریەکان خێران پێویستە لەگەڵ ئەو گۆڕانکاریانە هەبێت. ژینگە کە جنابەت باست کرد و خۆم پانێڵی ژینگەم بەڕێوە برد. ژینگە ئێستا پرسێکی حتمیە، پرسێکە کە دنیای بەخۆوە سەرقاڵ کردووە. پیسبوونی ژینگە یەکێکە لەو مەسەلانەی، یەکێکە لەو پرسانەی کە لە دنیا بودجەی تایبەتی بۆ دەستنیشانەکرێت بتواندرێت بە شێوەیەکی باش، بە شێوەیەکی ڕێک و پێک مامەڵەی لەگەڵ بکرێت. بێگومان ژینگە کە وەکو نمونەم هێناوە بە دەرنیە لە پەروەردە. خۆتان نەزانن کە دەستپێکی هەموو هەنگاوێک لە دنیا لە پەروەردەوە دەست پێ دەکات، چونکە تۆ هەمووشۆ لەگەڵ سەرەتای خوێندنی قوتابیەکێکێکە لە باخچەی منداڵانەوە دەست پێ دەکات و دواتر بگرە بۆ
تەمەنە جیاوازەکان تاوەکو دەگاتە زانکۆ تەخەڕوزی دەکات بۆیش پێویستە وەزارەتی پەروەردە وەکوەی کە لە کۆربەندەکە ئاماژەی پێکرا لەگەڵ ئەو گۆڕانکاریان نوێیانە بڕوات و بتوانێت بیکاتە میکانیزمیشکردن چۆن ئیشی لەسەرەکرێت وەکو عەرزم کردی کە ڕاستپاردەکان نووسێن بێگومان جگە لە کۆربەندیش خۆ وەزارەتی پەروەردە بە دەرنیە لە کەسی پسپۆڕ و بیرکردنەوەی قوڵ و ڤیژنی جیاواز و متەڕاکیمە لە کابینەکانی پێشتر دەستی پێکردووە لە کابینەی نۆدا زیاتر نەک جێگیر دەبێت ئیشی لەسەر دەکرێت بێگومان لە کابینێدا زیاتر یازدە زیاتر تاوەکو بەردەوامی هەبێت زیاتر پێویستە پسپۆران و کارمەندانی مەسئولینی وەزارەتی پەروەردە درێک بەوە بکەن لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بڕۆن بۆیش ئیش لەسەر کراوە ئەمەی کە لە کۆربەندی بینێن با بڵێن بەرگریکردنە یان پاڵپشتیە بۆ ئەو پرسە جیاوازیانەی کە وەزارەتی پەروەردەسی داوت بڵێ بەو سەرگەز متمانە بەخشین کوالیتی و جیهانبینیەکەش لە تەورەکانیان کۆربەندەیە بوو ئەو متمانە بەخشینە چۆن دروست دەبێت ئایا بە دەسەبەرکردنی پێداویستەکانە یاخود بەوەی کە هۆشیاری بڵاو بکرێتەوە یاخود میکانیزمێکی تر هەیە خۆی متمانە بەخشین چەمکێکی نوێی سەردەمیانەی بواری پەروەردەی ئەکتیشن ئەم متمانە بەخشینە پاڵپشتە بە کواڵێتی پاڵپشتە بە جەودا لە دنیادا قوتابخانە باشەکان ئەو قوتابخانە کە متمانە بەخشینیان ئەکریتیشنیان هەیە لای ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا کە قسەت لەگەڵەکەم ئەکریتیشن بۆ ئەو قوتابخانانەیە کە نێودەوڵەتین بەڵام ئێمە دەستمان داوەتە ئەو قوتابخانانەش کە نێودەوڵەتین و ئەکریتیشنیان بۆ دروست بکرێت ئێستا خۆشبەختانە لە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەیەکی تایبەت بە ئەکریتیشن هەیە کە لە دامەزراوێکی دەرەوەی وەزارەتی پەروەردە هیچ لەسەر ئەکریتیشنەکەن هەم بۆ وەزارەتی پەروەردە هەمیش بۆ خوێندنی باڵا و دام و دەستگاکانی تریش ئەمە علاقی بە جەو دەبێ بۆیش یەک لەو پرسیارانەی کە لە جەنابتان ئاگادار بوون لە کۆربەندەکە زۆر تیشی خراە سەر ئەوەیە کە مەخاوفی خەڵکە لە تێنەگەیشتنەکەی بێگومان زۆر جار خەڵکانێک یان متەلەقی یان وەرگر لە مەفهومە جەدەلەکەی کەمتر تێدەگات پێی وایە کە ئەکریتیشن مۆدیلێکی جیهانیە بەوەی کە ناسنامەی ئەو شوێنەی کە ئیشدا دەکرێت لە دەستێدا نەخێر بێگومان وانە دەکرێت ئەم ناسنامە بێنێتەوە نمونەی یابانمان هەیە نمونەی سینگافور ئەمان هەیە کۆمەڵێک وڵاتی دیکەشمان هەیە کە پشت بە ئەکریتیشنە بەستن بە ناسنامەی خۆیانەوە ئەکریتیشن دەرفەتێکی واڵایە بۆ ئەوەی قوتابخانەکانی ئێمە ناوەندەکانی ئێمە متمانەی تەواو بەدەست بێنن ئەو متمانەیەش بەشێکی علاقی بە میتۆد و سیستەمی خوێندن هەیە بەشێشکی علاقی بە داکوبابی تەڵەبە بە ئەجوای قوتابی هەیە لەوەی کە تەواو دڵنیابن ئەوەی کە لە قوتابخانەکان دەخوێندرێت پاڵپشتە بە بنەماکانی جیهان لە ڕووی کوالیتی و جەودەوە مامۆستا دو پرسیارەوە بکەم کۆربەند کۆتایی دێ ڕاستپاردەکان دەکەونە بەردەست فیدباچی ئەو ڕاستپاردانە ئێمە لەکوێ هەستی پێ دەکەین لە بەردەوامی خوێندن و پرۆسی خوێندن یاخود لە سەر لە نوێ ئەپدێتکردنەوەی پرۆگرامەکانە یاخود نا ئەوە شتێکە و ئیتی وردە وردە دەکەوێتە ناو سیستەمی خوێندن هەموو پرسێکی کۆربەند هەموو کۆنفرانسێک هەموو کۆبوونەوەیەکی وەرکشۆپانە ئەوەی کە دەستە جەمعیە کە بە ڕاستپاردە کۆتایی پێدێت وەکو توێژینەوەک وایە توێژینەوەک جەنابەت توێژینەوەک لەسەر پرسێک لە پرسەکانەکەی و دواتر ڕاستپاردەی خۆی بۆ دەنووسی پاشوەی کەگەیە دەرئەنجام ڕاستپاردەی خۆتی بۆ دەنووسی ئەو ڕاستپاردانە ئەرچی شوێنەکان دەستنیشانەکات لەوەی کە بتوانێت جێی بکاتەوە بێگومان هەر بنمونە بە ژینگە بێنمەوە ژینگە ئێمە پرۆژەیەشی ستراتیژیمان حازرە کە موافقەتی ئەنجومەنی وەزیرانی هەیە لەوەی کە بە سەوزایی بگرە بە سەوزکردنی گۆرەپانی وەزارەتی ناوەندەکانی وەزارەتی پەروەردەوە بگرێنەکانی خوێندن تاوەکو دەگاتە پاکردنەوەی ئاو تاکو دەگاتە وشیاری بەشەکە لە ئەجێندای وەزارەتی پەروەردە بەڵام ئەو کۆربەندە کۆمەڵێکشتی دیکە خرایا ڕووکە ئەوانش ئەمنەوە بەشێکە لەو ڕاستپاردە بێگومان درێژخایان و مامناوەند و کورتخانێ ئەوەی کە لە کورتخانی هەیە لەم ساڵ ڕوخسارەکەی بە دەرەکەوێت لە هەموو بوارەکانی ئەکریتیشن پیشەسازی بۆ نمونە وەزارەتی پەروەردە دەستی داوەتە ریفۆرمی پیشەی خوێنی پیشەی ئەو خوێنی پیشەی کە لە ساڵانی ڕابردوو بینیوتە ئەم ساڵ بە شێوەیەکی کە دەکرێت ئەم ساڵ نمونەی دوو جیاوازتر دەرسی جیاوازتر
فەیسی جیاوازتر ئەتوانن بڵێن بابەتی جیاوازتر لەناو خوێنی پیشەییە. خوێنی پیشەیی ساڵانی ڕابردوو ئێمە لە کشت و کاڵ و لە مەجای ژینگە و لە مەجای گەشت و گوزار و چاکردنەوەی ئۆتۆمبیل و کارەبا گیری خوار بوو. ئەمساڵ لە کۆمەڵێک بواری سەردەمانە وەکو سکۆلەر تاقەی شەمسی وەکو هایبرێت ئەوەی کە چاکردنەوە یان بەکارەبایکردنی ئۆتۆمبیل کە ئێستا لە دنیادا ئیش لەسەرەگە کۆمەڵێک بواری دیکە جێدا لە ڕێفۆرمەکەیە. ئەم کۆربەندانە ڕاستپاردەکانی خۆی دەنووسێت بەدڵنیاییەوە لە دەرفەتی یەکەم لەم ساڵ بەشێک لە میکانیزمەکە دەبین بەشێک لە ڕوخسارەکەی دەبیندرێت ئەوەشی کە پەیوەندی بە مامناوەند هەیە لە ماوەیەکی کەم ئەوەشی کە درێژخیانە بێگومان دەبێت ساڵەکەی دیاری بکرێت بەو هیوایان هەندێکیان تاوەکو 2030 دەڕۆن هەندێکیان ڕەنگە زیاتریش بن با پێش حەدەس نەکەوین دواتە ڕاستپاردەکان دەنووسێن و بێگومان ڕاستپاردەکانش بڵاو دەبنەوە ئێوەی ئالامیش لە هەر شوێنێک بن بەدەستان دەگات. بۆ هیوای سپاس کاکشێرزاد سپاس بۆ ئێوەش سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕاگەز ڕەشید بەڕێوەری گشتی لە دیوانی وەزارەت. سپاس بۆ یۆشکە بینەربان بوون. سپاس بۆ سەکان ڕژمەوە سەرگەست.